چەند ڕۆژێکە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکانی ژێردەسەڵاتی چەکدارانی داعش لە پارێزگای ئەنبار بەگشتی و شاری ڕوومادی بە تایبەتی شڕ بوونەتەوە. وەزارەتی بەرگریە عێراق لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند لەسەر ڕاستپەردەی حەیدەر عەبادی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق، هێزەکانی سوپا و پۆلیسی فیدرال و حەشتی شەعبی بە پاڵپشتی فڕۆکە جەنگیەکان ناوچەی مەلعەبی ئۆلۆمپی و نەخۆشخانەی حەمیەتیان لە ڕۆژاوای شاری ڕوومادی کۆنتڕۆڵ کردوتەوە. ڕاشیگەیاند هەردوو لای ڕاست و چەپی ڕێگەی نێودەوڵەتی شارەکە و شەقامی حەوز و کارگەیەکی سیرامیکیش کۆنتڕۆڵ کراونەتەوە و ژمارەیەکی زۆریش مینیان پوچەڵ کردوتەوە. بە پێی بەیاننامەکەی وەزارەتی بەرگریی عێراق لە بەرەبەیانی 27 ئەم مانگەوە لە دوو خۆڵەوە هێرشیان کردوتە سەر چەکدارانی داعش لە گەڕەکی قادسیە لە ناوچەی تامیم، هەروە لە باکووری شاری ڕوومادی ناوچەی ئەلبوزیابیان کۆنتڕۆڵ کردوتەوە. لە سەر ڕۆخی ڕووباری فڕاتیش لە ناوچەی خۆڕەڵاتی حەسێبە لە پارێزگای ئەنبار هێزێکی پۆلیسی عێراق ژمارەیەک باڵەخانەی کۆنتڕۆڵ کردوتەوە و بەرهەڵگرێکی بۆمڕێژکراویشیان تەقاندوتەوە بەر لەوەی لە هێزەکانیان نزیک ببێتەوە. لە ئێستاشدا هێزە عێراقیەکان لە پێشڕەویدان بەرەو بارگای فەرماندەیی ئۆپراسیۆنەکانی ئەنبار لە باکووری ڕوومادی، بەڵام بەوتەی وەزارەتی بەرگریی عێراق بەهۆی بوونی ژمارەیەکی زۆر مین کە لەلایەن چەکدارانی داعشەوە چێنراون تا ڕادێک لە پێشڕەویەکانی هێزە عێراقیەکانی کەم کردوتەوە. پێشتریش خالید عوبەیدی وەزیری بەرگریی عێراق ڕایگەیاند بوو ئۆپراسیۆنەکانی کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای ئەنبار بەپێی کاتێکی دیاریکرا و پلانێکی تۆکمە بەڕێوە دەچێت. وتیشی چەکدارانی داعش لە هەموو لایەکەوە گەمارۆ دراون و توانای جموجۆڵیان نەماوە. لە 25 مانگی ئایاری ڕابردوودا فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان دەستپێکردنی ئۆپراسیۆنێکی بۆ کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای ئەنبار دژ بە چەکدارانی داعش ڕاگەیاند، هەروە لە 13 مانگشدا ئۆپراسیۆنێکی دیکەی ڕاگەیاند. ئەوە لە کاتێکدا تا ئێستا چەکدارانی داعش شاری ڕوومادی ناوەندی پارێزگای ئەنبار و چەند ناوچەیەکی تری استراتیژیان لە پارێزگاکە لەژێر دەستایە و هەوڵەکانی سوپای عێراقیش بۆ کۆنتڕۆڵکردنەوەیان بە سستی بەڕێوە دەچێت. ئەوە لە کاتێکدا لە چەند ڕۆژی ڕابردوودا حەیدەر عەبادی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق ڕایگەیاند کۆنتڕۆڵکردنەوەی شاری ڕوومادی نزیک بووەتەوە.